بینەرانی عزیز و خۆشەویست لە خدمەتانان بۆ پێشکەشکردنی ئەم بەشە لە بەرنامەی ڕووی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە داوەتمان کردووە لە ئیبراهیمی باتمانی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتی قسە و باسەکەین سەبارەت بە گرانی و بگیر و ببەندێک کە جمهوری ئیسلامی لە درێژەی سیاسەتی هەمیشەیی خۆیان لەم شەرایەتە فشاری زۆرتر هێناوەوە ژیان و گوزەرانی خەڵکی کردوەتە جەهانم. پێشەوەی پرسیارەکانم ئاراستە بکەم برایمی باتمانی ئەگەر دەنگی منەبیسی بەخێربەی بۆ ستودیۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. بەڵێ دەنگفەبیستم سڵام ئەگەرم بۆ بینەندەگان عەزیز. زۆر سپاس. برایمی باتمانی وەکو ئاگاداری جمهوری ئیسلامی دیارە لە تەواوی توولی عومریا ژیان لە ڕۆژڕەشی و هەژاری و دەستگیری و فەزای نائەمنی و بە هەموو جۆرێ فشاری بۆ کۆمەڵگای ئێران هێناوەوە. لەم شەرایەتەی ئێستا زیاتر و خراپتر لە هەمیشە گرانی بەربینی خەڵکی گرتووە و جیا لەم گرانی و هەژاری و نەداریە نائەمنی و ترس و وەحشەت و دەستگیری و بگیر و ببەندیشی لەگەڵ ئەم گرانی و فشارە اقتصادیانە وەڕێخستووە. لە مقابل ئەم هەموو وەزیەتە نالەبارەیە کە مشتێ وەحوشی ئیسلام لەم کۆمەلگا بەسەر و خەڵکیدا حاکمیەتەکەن چ دەکرێت دەبێت چ بکرێت کە خەڵک لەم وەزیەتە نەجاتیان بەوە نەفەسێکی ڕاحەت بکێشن؟ بە نەزەرم گەرانی و جمهوری ئیسلامی بایەکش بژم جمهوری ئیسلامی تاوجێکم مردم وایمە لە بیرمانە لە ڕۆژ ئەوڵێکە و هاتکەسە سەرکار بە درو بە کوشتن و بە ئیعدام دەستە جەمی و بە قەول خومەینیە و جەنگ ئێران عێراق و ئێران نعمەت ئەلاهیە بەشجەم و بە حەملە بە کوردستان و بە خەمکردن مخالفین سیاسی خۆی و بەمانە لە ڕۆژ ئەوەڵە و تایسە هەر بەم شکڵە زندگی ئەو مردمێ بە گرەوگان گردگا بە گەرانی بە فەقر بە جامعە نائەمنکردن بە ئەو شتێکەوە مردم ئیمڕوو خۆیان بە چاو خۆیان دییانە. ئەو دەورانە بەهانەیەکی بوو من لە بیرمە مەسەڵەن ئێوەت خانەوادەی پێشمەرگەکانی ئەگرد شکنجە و تەبعید و زندان و ماڵیانیان ئاگرەدا و من خۆم لە بیرمە باوک من یادێ بەخێر جمهوری ئیسلامی زنگەیەوە چاڵێکە گردی بە زنگەی خستێ ناو قەوڕی وەلێ مردمەکە نەجاتیاندا. یا نمونەی تر لەو شار کامێرانە دەقیق لە بیرمە ئەوەی کە باو پێشمەرگە بوو چ دموکرات چ کۆمەڵەوە سازمان پەیکار و ڕەزمەندەگان و ئەمانە ئەمانیانە گشتیان بەست بە تەنافە و گشتیانیان بەست بە تەنافێ درێژە و دوودانە تەراکتوریان هاوردە بوو یەکێکیان بەرەو سنەعیانی کێشە یەکێکیان بەرەو کرماشان جنایەت لەوە مردم بلاخەت بەریانیان کرد یا عەدی خانەوادەی گوا سیاسیە هیچی کوڕەکەیانە کوشت گولەیەکیانیش پۆل گولەکەیانیش لێستن ئەیان دیت خاوەران خۆدی شتێک نییە شاراوە بێ لە تارانە هەزاران بنیامیان هەروە بێ دادگایی و بێ پرس و بێ ئەمانە فەقەدیان پرسی کۆمۆنیستت قبوڵە یا ئیسلام یا فلان سازمانی یا ئیسلام ئەمانیانە ئەم هەموو جەنایەتیانە کرد لە شەر ئێران و عێراقا ئەو هەموو بنیامیانەدا پشت خومەینی ئەحمەق ئەیوتە من نعمەت خواست لەو دەورانە ئەگەر یاوت گەرانیە بووچە گەچتکەران بۆ بووچە کانیە یاوت شەر ئێران و عێراقا ئەو دەورانە فرەی مردم بەمە قەناعەتیانە کرد یاوت شاید ڕاستکە ڕاستی جەکایە شەر ئێران و عێراقا لە کوردستانە شەر بوو مردمیان گرو کڵیان یا سەر مردمەکان ئاخونەکان لە مزەوتە مزتەکانە قسییانە کرد ئیمام جومعەکان بچون کوفار و قەوکارەمانە وابەستە بە ئامریکا و نازانم بزە دەدەن خلابن و سەرەڕن و گوێچکەڕن و چاو دەرتێنن جەماعەتێکیانە هەنار بوو کوردستان لەم بەینا بە قەوکارە ئەوانیش پیان وایە واقەنەمانە کافرن و زەدن خلابن و چاو دەرتێنەوە دەروەختی هاتنە بەرەو ئەندی واندیە فرەی بووە ئەسیرە وان وەختە ئێنیانماگرت ئەیوت کەی چاوم دەرتێنن ئەو تەبلیغاتە پڕ و پاگەندەوان دوویستەمێ کەرەک بۆ بیژم لە ڕۆژ ئەوەڵە و تایسە درگو و حقەبازی و کەڵاوبەرداری و گەرانی و جەنگ و بێکاری و فەقر و فەلاکەت گشت ئامڵەکەی ئەم ڕژیمەسە لە حینێکە لە حاڵێکە خۆیان
هیچ نەتەڵەفاتیاندا لەم شەڕێنار و ئێران و عێراقا نەکوڕە ئاخونێک و کوڕە دەوڵەمەنی ئەچێ بووتە بەسیج و پاسدار لە کورد بێت بۆ کوردستان شەرکە نەخمە خانەوادەیەک ئاخون و نازانم نیروایە ئەمنیەتی و دەوڵەمەنەکان و مەجلسی و خوبرەکان و ئەمانە هیچ کامێکیان برسییان نییە هیچ کامیانی لەژێر خەت و فەقر و بەدبەختیەوە ئەمەردمەی کێشن بەڵکو گشتیان ملیاردرن باکو گشتیان خەریکن تەواو سەرمایە نەفت و گاز و پوڵ و مەنابێ ئەو مەملەکەتە ها لەژێر چەنگیانە و بەمەیل خۆیان ئەپشنن بەمەیل خۆیان خەرجەکان بەمەیل خوان ئەنێرن بۆ حزبڵای لوبنان بەمەیل خوان ئەنێرن بۆ حەز شەعبی ئەنێرن بۆ یەمەن ئەنێرە بۆ هەر کۆنا هەر کوێنێک ئاخونە کۆنەیەکە زیا بووی لە عەقەبەفتادی و لە خوێن تێت ئەمانە ئەوە تەقویەتەکەن مردمیش ئەوە وەزیەت مردمە وەختێکیش مردم قسەیەکە ئەیژن مقەسرن مردم ئێوەی گەرەک نییە مردم ئەمانێ گەرەک نییە حەجاب فڕێیان مەسەلێک ئەیژن ئەو حەجابەت و فڕەداگە کاراگرن بە جرم ئەتهام جەریحەدارکردن ئوفەتە عمومی تۆ تماشای ئەمانەکە بوچە هەر کەس لەم دنیا گشتی سەری پەتێژن تەوهینە بە مردم ئەمە ئاخۆنن ئەمە ئاخۆن حکوومەتی ئیسلام جمهوری ئیسلامی هات لە ئێرانە دوای 1500 ساڵتر لەسەر و مردمە پیادەی کردیە وەگەرەکیە وەک کارە ئەو محەممەد ڕەزای مخبەر معاون ڕێی جمهورە هاتی واسە ئەشی ئەگەر شەرع ئیجازەی داوە ئەگەر شەرع و قانون ئیجازەم پێبا ئەشی هەموو بانشستەکان گشتیان خەمەنا ئەو دەریا ئەمە لە کەیهاناوت یە پێرەکە چون ئەم سەرمایە هەنگوفتێک ئەین بەمانە ئەشی بیکەین بە خەرج مەملەکەت کەسی نییە پێبیژی ئەرێ ئەو باش تۆ ئەوەڵان پەروەندەی دزی تەسخۆن جنایەتکاری دەدانە مەسئولیەتت گردیە حقوقت کەس نازانێت چەند ملیاردە چون ئەو ئینسانە شەریفەی لە ساڵهای ساڵ لە معالمیە لە کارگەریە نازانم لە خەدەمات بەو جامعە لە بیمارستانە لە فرودگایە لە هەرچی شوێنە زەحمەتیان کێشاوە ماڵیاتیاندایە ئیمڕوا بەرخوردیان پێکەی بۆ بوونەوە دەردەکە تەوهینەکان جمهوری ئیسلامی فشارەکەی جمهوری ئیسلامی بێحرمەتیەکەی جمهوری ئیسلامی بێتەوەجۆکەی جمهوری ئیسلامی دزی و حقەبازیەکەی جمهوری ئیسلامی دانێک و دوان و 1970 نییە 43 ساڵە ئەو مردمە بەسەرە گەڕنێ 43 ساڵە لەو مردمە ئەکوژێ 43 ساڵە لەو مردمە زندانەکە تازەگیش دەستی کردێسە ئەخراج لە معالم و لە ئوستاد دانشگا و لە ڕووزنامەنگار و لە هونەرپیشە و لە خوانندە و لە ڕەهبەران ئەمەڵی و لە ئەوەیەکەوە بوویەک لە ئینسانیەت خەریکەجێ بابا ئەم دنیا تۆ بچەوات بکرێ زندگی من شایستەی من نییە ئەمانە خەریکە خراجەکە تۆ باشاکە ئۆستاد دانشگا خراجکەی چی ڕەوزەخامی نەتێجیەکەی ئەمە یەک تەوهینە بەو جامعە بووە کردی ئەمان سەواداریان گەرەک نییە ئەمان گەرەکیانی مردم لەبار فکریە و هێن بێت ئەوەی گەرەکی 1500 ساڵ بیوە دواوە بێ ئاهمیەتێکە بێ ئەرزشێکە حاشیەیەکە سەحا مردم بژێت تڕۆ لە دانشگای چێوە ئاخونێکیاندانیاگە جمهوری ئیسلامی ئەمەیە گەرەکە زۆر سپاس مەسەر و پرسیارە برامی باتمانی دەستە خۆش بێ هەروەکو ئاگاداری ئەو وەزیەتەی کە خۆشت باست کرەم گرانی و نامکردن و کوشتن و بڕین و قەتڵ و جەنایەت و فەقر و فەلاکەتێکە بۆ کۆمەلگای تەحمیل کردووە بەمە وەڕانەوە ساوا هەروەکو بینین ئەخیرەن ئەم فشارەی زۆرتر هێناوە ئوستادانی دانشگای ئەخراجەکە معەلیمی مۆتەرز ئەخراجەکە دەیان خاتە زیندان بە جێگای ئەوانە هەشتی شعبی و نازانم مەلا و ئەم کەسانە دێنێ دەیان خاتە جێگای معەلیمان و ئوستادانی دانشگا لە مقابل ئەم وەزیەتەدادی بلاخەرەگە جمهوری ئیسلامی دیارە تەوهمێک نییە جمهوری ئیسلامی 43 ساڵە جەنایەت دەکا دەگرێت دەکوژێ یەک ڕۆژ بێ خوێن ڕشتن بێ زیندان بێ شکنجە بێ ئێعدام بێ ترۆر بێ بێکاری بێ گرانی بێ ئەم هەموو فشارەوکە بۆ کۆمەلگای هێناوە ناتوانێت لەسەر پێی خۆی ڕابوەستێ ئایا ئەم خەڵکە دوای 43 ساڵ لە مقابل ئەم هەموو جەنایەتەیە
سکوتکردن یا بێدەنگبوون یا بە هیوایەوەی کە جمهوری ئیسلامی ژیانی ئەمان تۆزێ خۆشکا و دەرگایەکی تر بکاتۆ لەوەی کە ئەمنیەت و ئاسایش و کار و بەختەوەری بۆیان ڕویان تێبکە تا کەی بلاخەرە تەکلیفی خۆیان لەگەڵ ئەم ڕژیمەکە بە قاتعیەت و دەتوانین بڵێن 90% و کۆمەلگا لەم ڕژیمە ناڕازین بۆ ئەم 90% ئیرادە ناکەن برژێنە خیابانەکان برژێنە شەقامەکان و مەیدانەکان تەکلیفی خۆیان لەگەڵ جمهوری ئیسلامی ڕۆشنکەنەوە خەڵک یەک شەبیژم لە ڕۆژ ئەوڵەوە تا ئەلان بوو جمهوری ئیسلامی نیان خەفانگە اینجا کەموزیاکەیەوە بەحسێترا باسم کرد لە ئەوڵەوە فرێ مردم پیان وایە جمهوری ئیسلامی ئەتوانێت ئەو وعدە وعیدە وادایە توانێت مەسەڵەن ئەمەڵیکا فرێک تەوهەمێ بوو فرێ مردم تەوهەمێ بوو وەلی لە ڕۆژ ئەوڵە و ژنان بە تایبەت حەز لە ڕۆژ ئەوڵەکەیە لە 28 مردادا بوو ساڵ 58 نەیان بە حەجاب بوو هات نەخیابان لە بیگرە لە کارگەرەوە لە ئەحزاب سیاسیەوە لە ئەوەی کەوا مخالف جمهوری ئیسلامی شناختی تا حدێک بە جمهوری ئیسلامی بوو هیچ وەختە نەچوە ژێر بار شەرع و شەریعەت کەپەک زەدەی ئیسلام هیچ وەختە جمهوری ئیسلامیان قبوڵ نەکرد بە تایبەت کۆمونیستەکان لە کوردستانە لە ڕفراندوما خەڵک کوردستان شرکەتیان نەکرد لە سەراسەر ئێرانە فرەیەک مردمیش واقعاً جمهوری ئیسلامیان قبوڵ نەوە ئەما دی بەدەم و دەستگایەک بە ئیمکاناتێک بە هەل ئەختیارە پۆڵ و ئەسلحە و هەموو شتێکا لە اختیارە لە پاڵیژە دەوڵەتەی ئامریکا و ئوروپا و دەوڵەتەی سەرمایه‌داری وەک چین و ڕووسیا و ئەمانە هەان لە پشتیەوە نەمەردمەکە دەوڵەتەکان بە بۆنەوە جمهوری ئیسلامی خۆ منتەخە هاوردیان یانە سەرکارە و بۆ ئەوەی کە جامعە بەرەو دوا بووە و دەستیان وا ئاوەڵا کردیە بەمەی خۆی ئەم جنایەتەی لەوا ئەیونی لەسەر و مردمە ئەکە گەرەکمەوە بیژم ئەوەیە کە وا ئەم ئوستاد و ئەمانەیژە ئەگری تەواو تەلاشەکەی ئەوەسا و تەلاشەکەی ئەوەسا چون ئەزانەی مردم ئیمڕۆ و تەک مردم 10 ساڵ و 15 ساڵ و 5 ساڵ لەوەبەر فەرخەکە مردمیم ڕوو یەکدەسن مردمی ڕووی یەکدەست هاتنە سەخیابان هاتنە سەخیابان یەکدەسن بوو سەرنگونی مردم نفرەتیان ئەس بەم ڕژیمە ئەم ڕژیمانە گەرەک دیە نیشانیاندا 3 مەرحەلە 96 98 1401 هاتن وەلی زۆرەکەیان لەو حەدەگەی ئەمە بۆ ئەوەی کە بوو ئەم دەفحە بۆ ئەوەی کە لەدەست ئەم وەزیەتە و نەجاتیان بێ بە نەزەر من ئەشێت تەواو نیروەکەی بێنێتە بەیان نیروەکەی بە دانشکاوە بە کارگەرە و بە نازانم معلمە و بە بانشستەوە بە ئاحادە و جامعە و ئیمڕۆ خەریکن دەرد و ڕەنجەکێشن لە نەداریە خەریکن وە قەڵ نازانن چەپکەن واقعەن لە لایکی ژەوێنی تماشای کەربەلایەکەی بڕۆ بزا قازانە خۆراک و فیلمیکیان هەناردێ بوو من بە هەزاران قەزگان گەورە گەوریان دانیا خۆرشت و برنج و میوە و ئەنوا و ئەخسام دەسەرگەین بوو عالی جەنابانێ وا هان لێنا ئەو پۆڵە بە ملیارد هاتمانە خەرجەوەیەکە و هەر کەسێکیش ئەچێ لە ئێرانە تەبلیغی کردێتی هەر کاچێ بوو کەربەلا دەمروێنێ پێی خانوادەیەک لە کامیانە چۆنە جنوبیای وتیانە با بچین بام ناڵەکانی بووین بوونە 6 نەفەر لەو لاوە هاتنە و متاسبانە 5 کوژیە تەسادم ماشین پێرەکە 5 کوشتە هەنێ جمهوری ئیسلامی ئابەم پۆڵەی لا بەم پۆڵەی وا باداوەردەی مردمە ئاوا خەرجیەکە لە حینێکە مردمیش ئەمەسا جا مردم دی بەنەزەر من دەبوو گشتی ڕوشنە بارها ئێمە وتمانە حەز کۆمونیزم کارگەری حکومەتیست وە کۆمیتەی کوردستان ئەو حزبە لەم تەلەڤیزۆن پەردەوە بە حزۆر تۆ وتمانە بارها وتمانە گەرەکتانە ڕێ نەجات پیاکەین گەرەکمانە زندگیمان خاستر بێ گەرەکمانە وەک بە شەر زندگی ئەسیام ڕژیمە لاوەین تا ئەم ڕژیمە پێ داستان هەرەوەسا و خراوتریژەوەی هێز و قوجەتی گرەکە زۆر سپاس برامی باتمانی زۆر کورد دووسێ دەقە زیاتر وەختمان نەماوە بۆ ئاگاداریت ئەخیرەن فایلێک لە جەلەسەی سەرانی سەرەوەی سپای پاسداران فەرماندەهانی نظامی بڵاوە بووە دقیقەن ئەمە قسەی ئەوانە ئیدی قسەی ئێمە نییە کە مخالیفی جەمهوری ئیسلامی کتویانەگە پای ملیۆنی خەڵک لە خیابان و شەقامەکانە بێ کاری جەمهوری ئیسلامی تەواوە ئایا پەیام لەمە ڕۆشنتر هەیە لە زبانی فەرماندەهانی سپای پاسدارانەوە بۆ خەڵک حەزەکەم بانگەوازی تۆ بە بۆنەی
ئەم 24 و 25 شاریوەر و ساڵگەردی مەرگی مەهسا ئایا دێم پەیامەی فەرماندەکانی سوپای پاسداران خەڵک نابێ عەمەلی بکەن؟ کار لەمە ئاسانتر؟ ئەمە 2 دقە وەختمانە برایم باسمانی 2 دقە وەختمانەدا بان چاوەکەم وای کە ڕۆشنە جمهوری ئیسلامی ئەم بگیر و بن و ئەم دەورەوە ئاوا فشاری ئاوردە ئەخراج و ئەخاتەکە معلومە وەزیەتی چوونە جمهوری ئیسلامی بارها وتمانە ئەس حەج لە هەرچی دەورانە زەعیفترە جمهوری ئیسلامی هیچ ڕێحەلێکی نییە بوو مەسایل اقتصادی هیچ ڕێحەلێکی نییە بوو مەسەلای بێکاری هیچ ڕێحەلێکی نییە بوو مردم نیشانێ داوە لەم 45 ساڵە نیشانێ داوە نەڕێ حەلێت بۆ گەرانی نەڕێ حەلێت بۆ کارگای دێتە نەبوو خەتەمات هیچی بۆ بوونەوەی کە ئەمە ماهیەتی ئەوە نییە ئەوە وەزیەتە بەنەزەر من هەر ئەو 2401 ئەگەر یەک مانگتر ئەدامێ وایەتە یەک مانگتر ئەدام واتە جمهوری ئیسلامی بەنەزەر من هەر وەخت سقوطی کردو من وتم جمهوری ئیسلامی لەچی دەورانە زەعیفترە ئیسا ئەم دەورە ئیسا بەبوون ڕۆژ مەحسای عەزیزە و هەز یا بۆ هەر ڕۆژێتر ئەشێ مردم ئەمە دی بزانێ کار بە ڕۆژانە ماگە جمهوری ئیسلامی بەشێ مردم بە قدرەت هەڵسن ئەم ڕژیمە بکێش نەژێر و ئەتوانن نیشانیاندا ژنان نیشانیاندا چون حەجابیان هاوردە خوار و چون جمهوری ئیسلامی و ئاخون کشیان کە بدە شفا و لاڵە و ترس و لەرز جمهوری ئیسلامی ترس و لەرز گردیە ئەزانێ دەرەخەت مردم نایی و مردمیش ئەشی ئەمە بزانن لەم فرسەتە نیرو و هێزیان بە کارگەر و بە جەوان و بەگشتی پرشنە و خیابانە و لەدەست ئەمە نەجاتیان بێ ئەمە چ وەزعێکە تاکەی زۆر سپاس بۆ تەوزیحەکانت و بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەردۆدا برامی بەتمانی پرسیارم زۆر بوو بەڵام مجازفانە مەحدودیەتی کاتەکەی ئیجازەمان پێ نادا و زۆر سپاس بۆ ئێوە و سڵامە گەرم دووارە بوو بینندگان ئەزیز لە مێدەوارم بتوانن ئەم ڕژیمان نکبەتە لە من خۆیان کەنەوە و ئەم زندگیە نەنگە خاتمەی پێبن زۆر سپاس بینەرانی عزیز و خۆشەویست بەم جۆراتی نەکۆتایی ئەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەردۆ ساقی و سڵامەتیتان ئارەزوومانە لە هەرچێهان ساق و سڵامەت بن بە هیوایەوەی لەم ساڵگەردی 25 شاریوەرە ساڵگەردی مەرگی مەهسا ببێتە ساڵگەرد و ڕۆژی پایانی عومری جمهوری ئیسلامی کەسیفی ئیسلامی لە ئێران شاد و سەرکەوتوو بن.